هاوڵاتێکی گەڕێکی یاشتیە لە چەمچەماڵ، ماڵەکەی خۆی کردوتە مۆزەخانە. حوسێن محەممەد ناسرااو بە مەلا حوسێن، خانۆکەی لە چەمچەماڵ کردوتە مۆزەخانە و بەدەیان کەلوپەلی کۆنی تیا کۆ کردوتەوە. منش کۆمە کردەوە تا بیرۆکەی ئەم خانووی ماڵ باوکم بۆمان هات کە ئەلێرانێ ئەم شتە بکەینەوە بەڵکو بە هەر شێوازێکی بچکۆڵەش بێ خزمەت بە شارەکەمان بکەین. ئەم خانووە خۆی دوو پارچە بوو، ئێمە ڕمانمان کردمانە هۆڵەشی گەوراوە، سەرەکەی سەبە، بەڵام شێوازە سەقفی سانەوەکەی لە بادیەوە ئێمە بە شێوازێکی کۆن کردمان بەم دار و حەسیرە دامانناوە، هەموو دیکۆر و دیزانەکاری خۆمانە. شتەکان ئەوە نییە بڵێ خاص کورد درستی کردویان چەمچەماڵ درستی کردەوە، شتانە هەر بەعام هەر هەبووە، ئیتر لە رادیۆ لە تەزجیل لە تەلەڤیزیۆن لە شتی بەکارێنان قاب و قاچاق لە وردەواڵی ماڵە هەموو شتێک ئیتر کە کوردیش بەکارێناوە کۆقۆمەکانی تش کە بەکارێناوەی دەستمان کەوتووە ئێمە دامانناوە. ڕۆشنبیرانی چەمچەماڵ دەستخۆشی لەو هەنگاوی مەلا حوسێن دەکەن و باوڵێک بۆ پارێزگاری لە کللتوری دێرینی کوردستان ناوی دەبن. بەڕاستی ئەمە کارێکی گرنگەوە ئەبێتە ناوەندێک لە ئایندەدا بۆ کۆکردنەوە یا بۆ ئەرشیفکردنی ئەو کەلوپە لە کۆنانەی کە هەبووە کە نەوەی نوێمانی پێ ئاشنا بکرێت کە ئێمە لەم جیلەی کە لە جیلی ناوەڕاستین تا ڕادێک ئەچینە هەندێک شوێن هەندێک شتە بینی نێشتا پێی نامووین، ئەگەر شوێنێکی وا هەبێ گرنجەکە لەودایە کە ئێمە ئازانین بۆ نمونە کامێرایەک یاخود شتێک کە دروست کراوە ساڵی کەی دروست کراوە و چۆن بۆ لە پێشترا چۆن ئیشکراوە ئەمەی کە ئێستا کامێرا هاتوۆتە ناو مۆبایلەکەەوە بێ بزانین بە چەند قۆناغێک کاتێ پەڕیەوە چۆن گەشتە ئەم ئاستەی ئێستا لەسەر ئاستی تاک هەڵساون بە کۆکردنەوەی ئەو شتە کەلەپوریانە کەلەپوریە کوردیانە چی لە بواری فەرهەنگی بێت چی لە بواری ڕۆشنبیری بێت چی لە بواری کەرتوری بێت لە هەمان کاتیشدا پێویستە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان چۆن پێشتر جەختیان کردێتەوە و ڕێگر بوون لەو کەسانەی کە دەبنە هۆی تێکدانی شوێنەوار و نێشتنی ئاسارەکان ئەبێ زیاتر جەخت بکرێتەوە بۆ ئەوەی ئەم کولتور و فەرهەنگ و ئەم عادەت و تەقالیدە جوانەی کوردی بمێنێتەوە. وەک مەلا حوسێن ئاماژەی بۆ دەکات تەرخانکردنی خانۆکەی بۆ مۆزەخانە لە پێناو بنیادنانی شوێنێکی کللتوریە بۆ قەزاکە و دەرفەتێکیشە بۆ پاراستنی ئەو کەلوپەلانەی لە ڕابردوودا بەکارهێنراون. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.